والله لو دایکە جوانەی من سڵاو ڕۆڵێکیان خێریتەوە باشی خۆشویستەوە خەریکی وڵا خەریکی و جلو بەرگانم ئەو پانتۆڵانەی تۆ باوکت کورە دایوەکوایی منەوە باتانیە بابە بۆ من ئێ ڕۆڵە فەرختان چییە دوکتان پیاوی و ماڵە نین هی باوکما مهم نییە بە قوربانم مهم ئەوەیە منە بێ بۆتان قەتکەم و خزمەتتان کەمەوە نییە وەڵاوە بێتەوە دوای پێڵم با بۆ ڕەنگانە لەبەر نەکا بۆ جوان نییە تۆ ئەسدەوە بێنەوە چەند ساڵە مێشکسەری منتان بردووە ئاواتێکمان هەیە بۆمان بێنەدی بانەوەی خۆمان ببینین بڕیارم داشم بێنم باسی چیەکەی ژن دێنم ژن دێنی ئەک پیرۆزە کێ ئەوەتە شۆکەبی ئەوە نەتوانە ئەیڕۆ ئەمە چێە ئەوە هەناوی منە ناویشی هەناوە ئەمە لەکوێ ناسیوە وەڵا لێ نیسگرام ئەم شتە ناشرینە بۆ ناشرینە تووسی ئەو ڕسمەی تری کەدایەگە ئەمە ئەگەر خاوەن عیلە بۆیان هەموو ڕسمەی بۆ تۆ نانار یەکەم شت باشە اینجا بڕوا ناکەم ئێستا هەزار شتاتووە فیلتەرە و مای و بای و کەس نازانێ ئەمە کێیە من شتیوان بەدڵ نییە سەدایەگە منشم بۆ خۆم هێنم یان بۆ تۆ هێنم بەخوا من باوەڕم بەوانە نییە ئەی پەروینی خوشکەزام چه عیبی هەیە پەروین ئەوە زۆر بەجددی دەدایە پەروین لوتی ئەمەنەیە خۆ ئاگدارە بەس تەزمیلی لوتی بۆ بکەمە بێت سێ سلفە لە وەزارەتی دارایی ڕاکێشم باشەوە پەروین داماوەقەینا تۆزێ لوتی تۆزێ گەورە بوو ئەی کیشوەر چه عیبی هەیە کیشوەر کورەدایە کیشوەر مەترێ لە تۆ درێژترە دانیشە بەقەد منە ئێ باشە چ مشکلێ بە قوربان ئیشەکانی ناوماڵ بەیەکەوەکەن بۆ خۆتان نەقادرمەتانەیە نەماسیحەتانێ ئەیبی چییە دایگیان من ئەم کچەم خۆشەوێت تەواو ئەچمە داواشی ئەبێ خۆش بێت لەگەڵەوە بەخوا من هەنگاول لەگەڵ هەڵناگرم من کچی ناو مۆبایلم بەدڵ نییە کەس نازانێ کچی کێیە و خاوەنی چه عیلەیەکە و شتی وا چۆنە بێ چەند ساڵە کوڕ گەوراکەم بەدڵ و بەدایان اینجا بچێت کچی ناو مۆبایلم بۆ بێنێ بە ڕەسمێک هەڵخەڵەتاوی کچی ناو مۆبایل عیبی چییە ژنەکە ئەوە باوکماتەوە تا سەری فڕی دەچێت وەرە پیاوە وەرە بە قوربانم وەرە فریام کە بزانە ئەو کوڕاڵێکی چەند ساڵە خەریکم مناڵ بەخێوەکەم چۆن لە ناو مۆبایلە ڕەسمی بۆی نامەڵێ ئەمە هێنم خبرش خۆشەوە با بزانم چییە باوتخوا بزانوە ناشرینە کوڕمۆ ناوی چییە هەناو کوڕە هەناوم دەگەر کرد کوڕە وەڵڵا عافیە کوڕە بەخوا شێری وەکو باوکت قوربانم وەکو باوکی چی چاول لێیە ئەمە ژنی هەموو عالەمی پێ جوانە ژنەکەی خۆی نەبێ ئەوی پێجوانی ئەو چوزانێ جوان و ناشرین چییە بەدەستێ من یا جوانە چ بکەم ئەو نازانێ جوان و ناشرین چییە یعنی دارە تۆ ناشرینی ئەوەیان هێڵی سوورەوە دایکی خانم و خاتوم بوو سەلارە ژن بوو ئەیزانی ژن هەڵبژێرێت دایکی بەڵێ کچێ دایە دایکی کە ئەکاتە نەنکم بە خەفەتی تۆ سەری نایەوە کۆرم بات پێدەنبە لێگەڕ طبعا داکەم زۆر خۆشەویست نییە لە پاشوی حرامە بەڵام یەک ڕخنێم هەیە کە ئەوەی لە هەڵبژاردم ڕخنە لە دایکی شتەوە نییە باشە پێم بڵێ کیشوەری بەدڵ نییە پەروینی بەدڵ نییە ئەی شیرین چه عیبی هەیە شیرین دەرێت توشمەیەوە چیەوە ناوە شیرینە ئەو ڕۆژە هاتبوون بۆ 3 ساعت من جوابی مەداوە مەزای قسە بۆم نەکە چاوی خێل بۆ قسەی بۆ تۆ کرد ئەزانی چی ئەوانەی کە لەبەر دەستی خۆمان لە چوار دەورەما ئەمە ئەزانین کچی کێن ئەوانت پێخراپ کە لە پێش چاوت چون لێمان نزیکە ئەرێ ژینە دەلێگەڕێ با بخۆی هەلبژێری خوێنتەوە باڵکەنجی بچێ داخوازیتەوە گەورەی وەکو تۆی هەبێ خەمە منابێ کوڕم تەلەفۆنیان لۆ بکە و بریکەنجی بینە داخواستە تەواو ئەها شیرینە تیانی گانەوە لێستەوە تیانی گان لێگە ئەوە مهمترە ئەو تەلەفۆنە مهمترە تاقەتی کەسم ئەلو هەناگیان چۆنی باشی سپاس کاک شەریف لە ماڵە لە ماڵە وەڵای گەوم باە دەی تێ باوکم هەیە قسێ لەگەڵکە ئارەوەڵە کاک شەریف چاوەکەم تۆ لۆکیشنم بۆ بنێرم خۆم ستافە بۆ نێرم تەوا دێخوال لەگەڵ خواابێت باوکە تەلەفۆنە دەی شام بە تۆیە ئەیدە قسە بکەی شام بە تۆی باوکە نابزانم چێ ئەیدە تەلەفۆنە هەڵم گرتو قسە بکە دەی شەریف باش ئەلو کاک شەریف کوی بە قوربان سەر چاوەکەم جەنابەت باشی سەلامەلبی ئەمن باوی برزۆیمە بڕغوو برزۆ برزووی کێیە کوڕمە ئێستا ئەمر کە بزانم بۆچی تەلەفۆنە بۆ من کردووە وڵای حەزمان لێ سەردانێکتان بکەین نابابەیەوە بۆ عەزە دەکێشن ئێمە خۆمان نین ستافی خۆمانمان هەیە کوڕم وڵڵا تو حیوانی و بەغەڵەتێک دێوە ئەلەو کاکە ئەلو ببورە کاک شەریف ئەوە شەبەکە زەعیف بوو کورە شەبەکەی چی بێ وەڵابی وەڵی گوێم لە حیوانەکەش پێ ناخۆش نەبێت
کاک شەریف ببوورە خوا ئەتوو بەغڵەت لەم تێگەیشتی ئەمێن بابی برزۆیمە حەزمان لێ سەداتان بکەین ئیشە چ خێریە لە بۆ کڕم ئاها ئەیدەوا بڵێ بێ بەڵابیت قەیچێکە یاخوا بەخێر بەسەر هەردوو چاوم سەلامەت بی ئەوزا سبەینێ بین ئەی باشە ئاخر بۆ سبەینێ هەر ئەمڕۆ وەرن ورە کاری خێر تا زوو ببڕێتەوە باشتر بە ساقەوە بابا پەلەترینەوەنا ئەلو کاک شەریف ببوورەوە شەبەکە ڕوو تەواو نییە بەڕاستی ئەزاین چۆن ئەڵێم هەر عەزیە دەکێشن کە هاتن مامۆستایکی لەگەڵ خۆتانە بێنن کوڕم حیوا تۆ شتێک بڕاتەوە بەخوا دای مەلای کردیا ئەلو کاک شەریف ئەو دیسان شەبەکەیە بە قوربا وەڵای شەبەکە ڕوو تەواو نییە وەرە وەڵا شەبەکە مەزبووتە بێ بەڵابی تۆ قسەی چیەکەیت وەڵای گوێم لە حیوانی دووەمیش کاک شەریف تەواو ئەم ئێستا دەستمەلای مەلا شەبکەتی هێوادەکە خۆمان دەهین ئەوە قسەیە یاخوا بەخێر بێن سەر هەردوو چاوم دەیخوان لەگەڵ تەوە پیاوەکە بە ئاقلیە و کوڕە نەکەی مەلا نەبەی بە قسەیان نەکەی تازە قسەمان واز بینێت باشە کوڕم ئەم دەستمەلای مەلا شەبکەتی باشە ئەتوش بڕۆ پاقراوشتەکان حازر کەوت دەڕێت خوا یەکەو نابێ بەدوو لەگەڵتان هەنگاو هەڵاگرم و نایەمە ئەو ماڵە ئەی لەوانە خوایە گە من دایکم نێڵی ئەم شتە سەر بگرێ کاک شەریف ئیش و کار چۆنە دەنگ و باستان وڵا باشە ڕۆژی سێ-چوار خانوو فریاکەوی دەی لەخوا بەزەبێ باشە کاک شەریف پرسیارێ بۆ نموناوە خانوویەکی 3/4 ژوورێکی 3/4 ئاوا بە چەند کارمەند پاک دەکرێتەوە تو هەموو چەنە بازێ لێتی تۆ بۆچی هاتوون ڕاقەچەوە سەریشی منەوە لۆ مامۆلەکرێت توش ناکاتن نەوەڵڵا وەڵا گەنە دەیگوورە مام شرفتیش دەکەم بەجددیتە مستەقبل وتم مستەقبل هەر ئەچمۆ لای غەزورم بۆ کێیکە لە مستەقبەلێکی تەڕەماشێکی کوڕم جارەوە بە کەڵکی ستافی ئێمە هەر نایە پەنجەرە بسڕەوێ پێشەی بۆی دانیت خش پەنجەرە بم پێشە بەم ژوور بۆ ژوورە هەر ناکرێت نەهاتن ئیستا دێرمە ئیستا دێن ئەوە هاتن دانی دومە چوە عیب حامان بۆ بێ هەسە کوڕم ڕاکەمی کەرەوە باشە مام شەریف پرسیارێ هەنە شەریکاتێ ئیستا ئەیبینی شامپۆ ئەکسپایرۆانە بەکاردێنە خۆئی ئێوە ئەکسپایر نییە چەنە زۆرە ێزانی حەقەنێ بەسەری شەوە السلام عليكم ئاک بە خێر بێت مامۆستا جان کوی باش قوربانە بن مامۆستاگیان فەرمو شەریف ئاک بە خێر بێت سەر چاوەکەم یاخوا بە خێر بێت سەر چاوم فەرمو گەورەتان کردین یاخوا بە خێر بێت یاخوا بە خێر مامۆستاگیان بە خێر بێت باوکی برزویت ناوی جەنابەت جەواد ئەک باوکم لۆ چ بووە هیچ دوای تێدەکێنم بەس ئامان مامۆستا ڕجال لێ ئەەکەم مادام ئەبین بە خزم سەردانی میسڕ نەکەیت لۆ دوای تێدەگەین مختنی یاخوا بە خێر بێن سەلامەت بیا ڕەبی مامۆستا ئەمە ئەو مارە بەڕێزە ئەمیان لەگە خۆینایە و بەتەمای خزماتینە هاتنە خزمەت جەنابەت دەمانەوێ کچەکەمان بدەین لە بۆ ئەو کوڕی ئەمش لەسەر خێران لێ مارەکەم پیرۆزی بێت سپاس دەکەم پیرۆزی بێت ئەوجا شەرعان ئەو هەیە و ئوسولەن ئەو هەیە دەبی یەکدی ببین کچە و کوڕە بینیوە مامۆستا لە چی دیت لە ئینستاگرام نابێت ئەخر مامۆستا لە ڤایبەریش یەکتریان بینیوە نابی ماما لە واتساپشی جامینە نابی چاوەکەم کاک جەوادە تو خۆ دینات دیتە ئەوە مارەکردنە ئەوە زەواجە لۆ تەمەنە چە دەبی ڕوبەڕوو یەکدی ببین و یەکدی دڵنیا بن خرسم زۆر بینیوە مامۆستا مامۆستا ڤیدیۆی زۆر لە تیکتۆکەوە نی پەڕێکی سوورە بەستێ بەسەر و هەر لێیە چاڵەنجی شەکاشەوان ئەستەغفر الله والله کاکە ئەمن مەجای تیکتۆک و شتانم نییە ئوسولەکە ئەوەیە ئەوانە ڕوبەڕوو یەکدی ببین کاکە تەواو شەرع چیە لە من ئەوە جێبەجێەکەین ئەجە با کچەکە بێت بڕۆبایەکە بەسەر چاو مامۆستاگیان ئەزی برام بەس مامۆستا جەواد ڕجال یەکەم دەست سێماجەکەم ئەم فترێ نزیکی میسر نەکەویتەوە لۆ دوای تێدەگەین مەسە وەختی نییە ئەوە کچەکە بەخێر بێت خۆش مامۆستاگیان ئەمە کچەکەمە مامە من هەونی مەکاتەوە هەوە کوڕم بۆ لێ دانیشی دەلا چووە وەرە لای وەرە تا من دەجات بە مێنە داوەرە ئەوە کچەکە مامۆستاجیان بۆ سپیبی بەختی باش بیتە سەلامەت ئەوجا ئوسول وایە هەوڵچان یەکدی ببینن کوڕەکەم باش تەماشاکی مامۆستاگیان ئەوە کچەکەمە کچەکەم ئەو پەرچێ لە بابوو بینێ ئیزن هەیە باوکە هەیە وای ئەوە کچەکەمە جا ئەوەی ڕاستی ئەوە چیە برزوڕۆی وەڵامە ڕۆشتم ماما جواندانی شڕۆڵە مامەرە و کچەتەیە هەرو تاقانەیەم هێڕۆڵە بووە یعنی هەرەوە ناڵی کە قسەم لەگەڵ کردی
ئەوە دیارە شەرمێ دەکات ماوە ئاخدە من ئەزانم کە جێم بە چه عیلێک ئەها ئەوە شەرمنە کچی نەبینیوە چۆن نایەمێ مامۆستا جەواد بە قوربانی چاوم نزیکی میسر نەکەویم فترێ ئێلۆ دوای تێدەگەن هەر تێدەگەن ئەوجا مامۆستا گیان کاک جەواد بەێ با بزانم ئەنگۆ لەسەر چەندی ڕێککەوتنێ چەند مسقالی دۆ دەکەن مامۆستا چ دەرێ ڕاجە واللهی مامۆستا خۆی عرف و عادت وایە ئەوە نییە لە 90 مسخاڵ با 90 مسخاڵ نیمانە بابە نیمانە وەڵای بەم زروفە نییە ئەلێ کورە زیاتیم قسە دەکەی کوڕم تازە هاتینە تەواو دەبی ڕازی بی. ئەوە دەرێ نیتمان یعنی 90 پێ زۆرە جاخۆ من چۆن ئەهێڵم شتێکی ئاوا جوان شەرعی لە کیز ئەم دوانە بچێت بۆی کەمەکەمەوە بارەکە الله فێ کاکەژیان بۆ یەکەم بەدە مسقاڵ وەڵا ئەوەشمان نییە ها ئەوەشمان نییە بەخوا بەس من هەر ناهێڵم ئەم دوو دڵە لایەک ببێت ناهێڵم ئەبێ ئەم زەواجە سەر بگرێت چونکە ئەمە شتێکی سونەتیە کاکە بۆ یەکەم بە 5 وەڵای مامۆستا نیمانە زۆرە بسمە پێ بە مامۆستا ڕازینە ئێ بۆ دەجاری من بڕیارە دەی منش بۆ خۆمێنم کوڕم باب نیاکس بوو وەرە نا من ڕاستی ئەرێ پێدەک بە کوڕم مامۆستا وشتە بەشا دەکەمێ ئەوانە بار و گوزەرانی خراپە ئەوە دەرێ نیتمان کاکە بۆی کەمەکەمەوە کەی ئەو مشکلی یاخوا مشکلی زەواج هەر تۆزە مسخاڵێ بێ کاکە بۆ یەکەم بە 2 مسخاڵ بەخوا دووەکەشمان نییە کاک شەریف دەرێ نیتمان ئێ باشە بە ئەڵقەیە کاکە بە ئەڵقەیە قیرروسیا هەر حەزەکەم ئەم زەواجە سەر بگرێت کوڕە نیمان ئەڵێم ئاڵتونمان هەر نەبینیەوە لە ماخۆمان پێدەک بە کوڕم قەی ناکە کاکە جەواد کاکەجان قەی ناکە بەس بە ساقم تۆ نزیکی میسر مەبەرەوە ئێلۆ دوای تێدەگەێنم کاکە من ناهێڵم ئەم مشکلێ دروست بێت مشکلە ئاڵتونە خۆم بۆ یەکەم بە بەلاژێمێ کاکە بە کراسی بەری خۆی پێشکەشی بێ ئای ڕەحمەتی خوارد لێبی وەڵڵاهی خوا خێرت بنووسی ڕەحمەت لەو کەسەی دوو کەسان دەگەیت یەک دی وەڵڵاهی ئەمە قسەشی پیاوانە جوان تێ باشە کوڕەکەم ئەوە هەموو شتی هاوشتە ئەستۆی خۆی ئەدی ئەتو خانی سوکنە ئەتو دوو ڕۆژکە بیگۆزیەوە لە چێ دەژین وەڵای مامۆستای مە خۆم هەر کرێچین سوکنیان نییە ناوەش نابێ بە مشکلە یەکێک شیری پاک بێت چۆن ئەبێ بە مشکلە من خانوویەکی چۆڵم هەیە با بخوام بچنێ باوکم وعد بێ کرێشیان لێوە ناگرم لەسەر دەستی ئەو مامۆستا جەوادە کێوە ناگرم بەس مامۆستاکیان نەچی بۆ میسرم فترەیە ئێلۆ دوایی تێدەگەێنم وعد بێت کاکە ئەوجە مادەم وێ کوڕی من بەساقم ئەوە بەدەستی ڕاستە دەبلیوسێکەیە بۆچی یانی تنگاوی نازانم ناتەنگاوی مامۆستا شەرمنە شەرمنە کاک جەواد شەرمنە کاک جەواد ئیشی خێرێ پێویست ناکە تاخیر بکەن هەتا زووە بڕۆ دوو شایدان بینە با ئیشی خێرە تاخیر نەبی کچە و کوڕی بالێک مارەکەم زۆر باش کاوەرە کوڕمەڕێ ئێرەوە چ جقەجقتەوە لێرە کورە کوڕم خوا دەکەی خێر لێ کردەوە ئەو پیاوە باشە توش بووە کچی دایە نامال لۆدانای خانی دای ئەدی لەوەی باشتر چ پار و کورایە بەس مای قوتی دێ بەس کاک شەریف ئەتو شاید بە ئوسولەن ئەوەیە ئەم بچمە هەر مارەچی هیچ کوڕ و کچەشی لێگمارە ناکەم ئەگە پسر لە کوڕەکەی نەکەم بزان نوێژە دەکایان نا کوڕەکەمە تو نوێژە دەکەی لا وەڵا مامۆستا نای هاو تەواومان کرد وەڵڵا کاکە من ئەو کچ و کوڕەی لێگمارە ناکەم وەرنەوە کاکە وەرنەوە نەبوو کاک جەواد بەرێ برای من ئەو کوڕە ئەمن لێم پسار کردیا هەیە لە سەلا دەرێ ئەمن نوێژە ناکەم بەڕاستی مش خۆم گونەعبار ناکەم ژنی لە کەس شمارە ناکەم کە تاریک و سەلات بیتن ئەو جەلوێ ئەمن بەڕاستی دەڕۆم و دەبی داوای لەبن دەکەم و قسووری من عەفوکەن شەڵابی کا داخدە وەڵاهی کاک شەریف زۆر دای لەبور دەکەم دوور تێکتدا زۆر حەز لە خزمەتی و بەس بە خۆت مامۆستاش ئەوەی نەکرد ئیتر ئەمە نسیبە چی بکەیت داوای لێبوردن مەکە بەڵام من مەمنونی جەنابتەوەم یەکشت بە قسەی من بکەیت برێ کاکە جەوادیان سبەینە سەفەرێکی میسرم بۆ بکە کاک شەریف ئەتلە سبەینی بۆم دەرێ نەچە مسر هەر پێ دەرێم لۆ ئێستاش عەکست کردەوە ئێستاش حەزەکەم سبەینە سەرێکی میسر بەی کاکە جەواد سەبەب لەبەرەوەی لە میسر بە جێڵەنگێ